خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم بەرنامەی پانۆراماتان پێشکەشەکەین. بڕیاروا بوو کە هەموو سی ڕۆژزارێک موچە بەسەر فەرمانبەراندا دابەش بکرێت، بەڵام هەفتەیەکە دەست بە دابەشکردنی موچەکراوە و پرۆسەکە بە شێوەیەکی سست و خاو بەڕێوە دەچێت. کۆمەڵی قسە و باسی جۆرا و زۆر لەسەر سستی بەڕێوەچوونی دابەشکردنی موچە هەیە. پرسیار دەکەین لەبارەی سستی بەڕێوەچوونی دابەشکردنی موچە و لە چەند ڕۆژی ڕابردووشدا کۆبوونەوەیەکی پەرلەمانی کوردستان ئەنجامدرا. بەشێک لە هێز و لایەنە سیاسەکان پێیان وابوو کە ئەمە مزایدەیەکی سیاسی بوو، بەتایبەتی لەلایەن یەکێتی و پارتیەوە. دەپرسین ئایا ئەمە مزایدەیەکی سیاسی بوو یاخود کارگەیشتۆتە ئەوەی هەمویان حەقیقەت بڵێن و ئیتر گەیشتونەتە لێوارێک کە بێت چارە سەر بکرێت. دۆخی دارایی هەرێمی کوردستان بەرەو کوێ؟ ئەگەر 200 ملیارەکە یاخود ڕێکەوتنەکەی بەغداد جێبەجێ نەکرێت، هەرێمی کوردستان دەتوانێت چی بکات؟ هەموو پرسیارانەی لای تۆی هاوڵاتی هەیە لە ڕێگەی مامۆستا عومەر گوڵپی ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان وەڵامە درێتەوە. مامۆستا گیان زۆر بەخێربێی، سوپاس بۆ پانۆرامەدایت لە پانۆرامەدا. زۆر سوپاس دەکەم. مامۆستا سەرەتا بەی بە دوواداچوونەکانی ئێوە حەقیقەتی ئەوەی کە سیستەمی یاخود هۆکاری بەڕێوەچوونی سستی دابەشکردنی موچە پێشتر لێک دوو ڕۆژێکە پێشتر تەندروستی ئەعلانە کرا و دوایی وەزارەتی پێشمەرگە و یەکانی هەفتا هێشتا و تر دوای قایمەیەکی عامدا ئەبەزی. ئەم قایمەیە نابیندرێ مەسەلەن لە جومعە و شەممەی ڕابردووە ئەوە ئێستا شەممەیە هەر بەردەوامە و چەند وەزارەتێک موچیان وەرگرتووە. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سوپاس کاکزانە، سڵاو لە بینەرانی بەڕێزی کورساتیش. طبعاً هەر لە بنەمایانەیە بوو شتێک هەبێ ناوی بەڵێنی سی ڕۆژجارێک و لە 25 مانگ دەست پێکەین تا یەکی مانگ کۆتایی پێێنین و ئەم بابەتانە چونکە موچە مافی کارمەندان و فەرمانبەران و مامۆستا و پێشمەرگە و کەس و کاری شەهیدە و بە یاسا ڕێکخراوە. مەفروض وایە مانگانە لە کاتی خۆیان بەبێ دواکەوتن و هەر بۆی با بڵێن قەبارەی ئاڵوگۆڕی سیویلە و بانکەکان و گەنجینەکان فریای عەملێکە بکەون، دابەش بکرێ بەسەر درێژایی مانگەکە و بە پێی یاساش دابەش بکرێت، نەوەکو بەم جۆرە داهێنانی کە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم جۆرە داهێنانە ناشرینترین داهێنانە. خۆ گونجاندن بە پێی داهات تەمویلی لە سا 79 بەڕاستی ئەمانە یعنی لە هیچ شوێنێکی پرەنسیپی کاری دەوڵەتداری و حکومەتداری و ئەوانە جێی نابێتەوە. حکومەتە ئەبێ بەرپرسیارەتی هەڵگرێ، ئەبێ بچێتە ژێرباری ئەو ئەرکانی کە لەسەر شانیەتی. هەر کاتێک کابینەیەکی حکوومەت نەیتوانی بچێتە ژێرباری ئەو ئەرکە سەرەکیانە، ئیترە بێت قسەی کۆتایی خۆی بکە لەگەڵ خەڵکە، لەگەڵ پەرلەمانەکەیە کە لەوێ متوانەی وەرگرتووە. بۆیە لە بنەمایانە ئەبوو ئەمە بێ. کاتێک کە دۆخی لەم جۆرە هەیە، معنای وایە هەرێمی کوردستان لە بارودۆخێکی نائاساییایە و حکوومەتێکی هەیە شایستە نییە بەڕاستی بە خەڵکی کوردستان و ئەمانەتدار نییە و قابلیەتی ئەوەی نییە کە ئیدارەی ئێستای هەرێمی کوردستان بکە. بۆیە تا دۆخێکی لەم جۆرە هەبێ موچە هەواڵی بەپەلەیە و موچە جارێک ڕێکپێگە درێت، جارێک نادرێ، 25 مانگە درێ، دوایی تەخیرە بێ، ئەم وەزارە دەدرێت دوای ئەوی تر تەخیرە بێ. ئەمە دۆخەکە بەم جۆرە مێنێتەوە. ئێمە پێویستمان بەوەیە مەبەستدارە یاخۆت بێمەبەستە بەسن هۆکارەکانی چین ئەوەی گرنگە بۆ هاوڵاتی ڕوون بێ، خۆی مەبەستدار بێ یا بێمەبەست بێ. بەڕاستی دلیلی ئەوەیە ئەم حکوومەتە شایستەی خەڵکی کوردستان نییە، شایستەی خەڵکی هەرێمی کوردستان نییە. ئێمە لە 2020 کاژین لە سەردەمێکە ئەژین ناسراوە بە سەردەمی تەقینەوەی زانیاریەکان، یعنی هەرچی بواری ژیان هەیە تەکنەلۆجیا و زانست هێندەی پێشخستووە، وەڵامی هەموو پرسیارەکانی خەڵکەیاتەوە و لەگەڵیا ئەگەر ئیدارێکی شەفافە بێت، سیاسەتێکی دروستە بێ بۆ بەڕێوەبردن، ئەم کێشانەی ئێستا هەمانن نامان بێ. هۆکارەکە هەرچی بێ لە کوردستانە، بەڵام پلەی یەکەمی سیاسەتێکی خراپی بەڕێوەبردنە کە تا ئێستش نایەوێت داهات ڕوون بێ و شەفاف بێ. پرۆسەکانی کاری ئابووری و ژمێریاری وەکو ئەوەی کە لە نەوتا ئاگوزارێ، وەکو ئەوەی لە گومرگا ئاگوزارێ، ئەوەی لە باجا ئاگوزارێ، ئەمانە بە پێی یاسا بن کە تۆ بە پێی یاسانە بوو. ئیتر ئەوسا کەویتە ناو فەوزا و زەلکاوێکەوە کاکزانە. هەر چۆن لەسەر ئاراستە کۆنەکە و سیاسەتە کۆنەکە قاچ بجوڵێنی زیاتر ڕۆئەچی. ئێستا هەرێمی کوردستان لە دۆخێکی لەو جۆرایە. سیاسەتی ڕاست، ئاراستەی ڕاست و ڕزگاربوون لەو زەلکاوە
کارکردنە بە یاسا کارکردنە بە دامەزراوە و شەفافیەتە مەسەل لە بواری نەوتە چونکە ئێمە بەشێکی گەورەی داهاتمان نەوتە و دوای ئەوە گومرگە دوای ئەوە باجە دوای ئەو ڕسوماتە اینجا هاوکارێکی بچووکی هاوپەیمانان لە بواری نەوتە ئێمە دوو یاسامان هەیە کە بواری نەوت ڕێگە خەن یاسای یەکەم 21 ساڵی 2007 وەزارەتی سامانە سروشتیەکان دووەمیان 22 ساڵی 2007 نەوت و گازی هەرێم لە 1990 ئەو یاسایە فەرامۆش کراوە جێبەجێ نەکراوە 14 ساڵە ئەو یاسایە دەرچووە بۆ ناکرێتە بواری جێبەجێکردنەوە دوای 14 ساڵ تازە بە تازە ڕاوێژکارێکی سەرۆکی حکوومەت بۆ کاروباری و ئابووریە دەڵێ بەنیازین یاساکان جێبەجێ بکەین و کۆمپانیاکان هەر باشە بەس درەنگە یعنی ئەبێت مەسەلەن نەوت لە دۆزینەوەوە تاوەکو دەرهێنان و گواستنەوە و گەڕانەوەی پارەکە هەر هەمووی بچێتە ناو قاڵبە یاساییەکە و بە ڕوونیش بێت تاو کاتە منی پەرلەمانتار تۆی هاوڵاتی تۆی میدیاکار هاوڵاتی پشتگیری حکومت بێ پشتگیری ئەم سیاسەتە بێ بەڵام کاتێ سیاسەتەکە ناڕوونە کاتێ پرۆسەکە هەمووی ناڕوونە و لە دەرەوەی یاساکان وەلانراون هەرگیز تۆ ناتوانانی بۆ دوعای بڵێ ئامین کە حکومت پارەی نییە هەرگیز ناتوانانی پشتگیری حکومەتی لەم جۆرەبی کابینەی لەم جۆرەبی و هیچ کەسیش ڕۆی نییە بەڕاستی بێتە محامی کابینەی لەم جۆرە بۆیە بینین ئێستا خەریکە بەڕاستی دەستگا فەرمیەکانی تەنانەتی خودی یەکێتی و پارتیش پشتگیری لەم سیاسەتە ناکەن لەم شێوازی بەڕێوەبردە ناکەن کوردستان بەرگەی ئەم هەموو وەلانانی یاسا و ناشەفافیەتە ناگرێت ئەگەر ئەوەی بەڕێزت بۆ کولیژنەی دارایی بە دوواداچوون کرد بێ مەسەل ئەم مانگە بۆچی ئەگەڕێتەوە هیچێگەڵێ تەمویلی پارێزگاکان نەهاتۆتەوە داهاتی پارێزگاکان نەگەڕاوەتەوە سوی لە نیە نازانم داهاتی نەوتە چی یعنی کامیان کاکزانە یاخود نایڵێن دەستان ناکەوێت وەزیری دارایش لەوچە خۆی نەیزانێت هەر زارە ئەمە یەک لە کەم و کوڕەکانی شێوازی بەڕێوەبردن و سیستەمی بەڕێوەبردنە کە وەزیر لە هەر پۆستێکا بوو بەرپرسیارەتێکی چەند قانونیە ئەوەندەش سیاسیە واتە ئەگەر لە ڕووی قانونیەوە کێشەی هەبوو ئەو لە ڕووی سیاسیەوە عیبدارە بێ ئەبێ قسەی یەکلای خۆی بکە لەگەڵ ئەنجومەنی وەزیرانەکەی لەگەڵ سەرۆکی حکومەت و جێگرەکەی لەگەڵ ئەو حیزبانی بەیەکەوە کابینەکەیان پێگێناوە و لەسەر مێزێک دانیشن پێکەوە کۆ ببنەوە ئێمە یانە بێت داهاتی ئەم خەڵکی ئەم وڵاتە بگەڕینەوە خەزیانی گشتی و لە بەردەست وەزیری دارایی وەزارەتی دارایی یا بێ و لەوێەوە عادیلانە دابش بکرێتەوە یا ئەبێت ئیستیقالەکانمان بەرینە پەرلەمان و لە کۆتایی بەم دۆخە بهێنین بۆیە تا دۆخەکە بەم جۆرە بێت هیچ کەس ناتوانێت بزانێ یعنی بەڵام ئەوەی لە من ڕوونە ئەوەیە ئێمە نەوتمان پارەی باشەکە ئێستا نزیکەی 6 دۆلارەکە و ڕۆژانە هیچ عرقلەیەک دروست نەبووە یعنی لە هیچ سێکتەرێکی هاتنی داهات بۆ هەرێمی کوردستانە هیچ عرقلەیەک دروست نەبووە کاکزانە مەسەن نە بۆرێکی نەوتەقیوەتەوە نە کۆمپانیایەکی شەکەی بەجێهێشتووە نە مەسەلەن نەوتی هەرێمی کوردستان نافرۆشرێ نە ئەزمەیەکی جیهانی ڕوویداوە بە پێچەوانەوە لە سەرەتای 2020ەوە هەموو لێکۆڵینەوە لێکدانەوە زانستیەکان بەو ئاراستەیە بوون نرخی نەوت بەرزە بێتەوە لە 65 دلار و بەرەو سەرەوە جێگیرە بێ کە شکر بۆ خواوایە ئێستێمە لە مانگی حوتین بەڵە بەو جۆرێ نەوتی هەرێمی کوردستان بە پێی جیاوازیەکانی کوالیەتیەکەی و جۆری فرۆشتنەکەی لەگەڵ نرخە جیهانیەکە و نرخی بەسرا ئێستا مەفروض وایە نەوتی هەرێمی کوردستان 6 دلار بکە ئێکە 6 دلار نەوتەکە و ڕۆژانە 470,000 بەرمیل لە فرۆشتێ بە فرۆشتی ناوخۆوە و هیچ کێشەیەکیش لە پرۆسەی نەوتانیە معناوایە تۆ داهاتت لە نەوتەوەم سۆگەرە کە بەڕێی من بە تێگەیشتنی من بە لێکدانەوەی من ئەبێ مانگانە 650 ملیار دینار بێ بەڵام حکومت بەڕاسمی ناچێتە ژێرباری ئەو 650 ملیار دینار ئەوان ئەڵێن 600 ئەوان ئەڵێن نزیکەی 430 ملیارێک بەڵە تەنها داهاتی نەوت جا لە گومرگەوە تۆ ببینە ئێستا من و جەنابت بچینە هەر هەموو دەواازە سنووریەکان قافڵەی بار هەڵگرە بازرگانیەکان بەڕێگاون و بەردەوامیش پارە درێتە نقطە گومرگیەکان و داهات لە خاڵە گومرگیەکانەوە بەردەوامە کە بەڕێی من بە لێکدانەوەی ورد ئاڵوگۆڕی قەبارەی بازرگانی لە هەر خاڵێکی گومرگی جوڵەی بار هەڵگرەکان ژمارەیان و ئەو چالاکی ئابووریەی کە هەیە لای بازرگانان بە هەر سێ ڕێگەکە دلیلی ئەوەیە کە ئێمە نزیکەی 300 ملیار دینار داهاتی مانگانەمانەیە من جاریکە باسم کردووە بەچی ئەوە 950 ملیار من ئەوە 950 ملیار دینار ئەوە بە لێکدانەوە عیلمیەکان بەڵام ئەوە چێتە خەزانەی گشتی ئەوە نییە مەسەن لە 300 ملیاری خاڵە گومرگیەکان تەنها نزیکەی 130 ملیاری ئەچێتە خەزانەی گشتی بەچی کەمە بێتەوە جاریکەش باسم کردووە کۆمپانیاکاری قاچاقچێتی فرتوفێڵی گومرگی عەفوی گومرگی خراپی سیستەم سێ ڕێگەیان حکومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت لە ماوەی یەک مانگا کۆتایی بەو لێچوونانەی داهات بێنێ و داهاتی
خاڵە گومریەکان 100 میلیارد زیاد کاکە بە پێ ڕقەمە ڕسمێکە کاچێتە بەردەست وەزاری دارایی ببێتە 230 میلیارد ئەوە 300 میلیاردی داهاتی گومرگ لە باجیشەوە داهات بەردەوامە 90 میلیارە مانگانە لە ڕسوماتیشەوە داهات بەردەوامە تقریبا ئەو چۆ سەر و تریلیۆنێکەوە بەڵە داهاتی ڕسمی هەرێمی کوردستان سەر و تریلیۆنێک و 95 میلیارد دینار من بەرپرسیارم لەو قسەیە و ئەشتوانم بیسەلمێنم و بە دڵنیاییەوە بە وردەکاریشەوە بۆیە کە داهات هەیە ئەی بۆچی موچە نییە ئەی بۆچی موچە خەرج ناکرێ معنای وایە سیاسەتێکی چەوت هەیە یعنی ئێمە هەموو شتێکمان لە جێگەی خۆیەتی نەوتمان هەیە کارەساتێکی سروشتی ڕووی نەداوە کێشەیەکی گەورەی سیاسی ئیقلیمی نێودەوڵەتی ڕووی نەداوە و ئەوەی هەیە سیاسەتێکی هەڵەی بەڕێوەبردنە لە هەرێمی کوردستانە ئەبێ ئەو سیاسەت ڕاز بکرێتەوە ئەو ڕۆژ کۆتا کۆبوونەوەی پەرلەمان ئەمێ بە دیاریکراوی بێمە سەر ئەوە لەسەر تاریک بەڵام لە هەندێک لەو لێکەوتانەی پێشەوە بێمە سەر کۆبوونەوەی پەرلەمان مامۆستا عومەریانی باز لەوە کرێ وەزیری دارایی داوام ناکات ئێستا و بایکۆتی کردووە بەپێی بە دوواداچوونت کە ڕەبتت هەیە و کۆنتاکتت هەیە لەگەڵ وەزارەتی داراییە مەسەلەن ئەوە ڕاستە یان پەیوەندی بە ئیمزای ئەوەیە کە بۆ مەسەلەی سەرفکردنی موچە خۆی بیستومە بەس من بە دوایە نەچوون بەڕاستی مەفروض نییە موچەی خەڵکی کوردستان وابەستە بێ بە واژۆی وەزیرێک بەڕاستی و ئەگەر وا بێتەوە تەقسیرێکی گەورەیە وابێ ئەمە بەڕێز جەنابی وەزیری دارایی و بزوتنەوەی گۆڕان ئەم ڕوونکردنەوەدا بە خەڵکی کوردستان کە ئایا دواکەوتنی موچەی وەزارەتەکان شێوازی دابشکردنی یاخود سست بوونەوەی هۆکارەکەی ئەوەیە یان نا بەڵام من نازانم و ناشتوانم لەبارەوە قسە زۆر باشە مامۆستا ئەو سەر و تریلیۆن و 95 میلیارد دیناری کە باسێکی داهاتی هەرێمی کوردستانە ئەگەر بێت و بە خۆی کۆکاتەوە یاخود ئێستا ئاوایە ئەگەر بێت و هێشتا چاکسازی ئەگەر بێت و تەنها ئەو لێچوونانەی کە لە سای چەک و پارە و دەسەڵاتەوە ڕوئەدەن ئەویش کە پەیوەندیدارە بە گەندەڵی گەورە گەورە مثلەن فەزاحەتی گەورە گەورە نەک هەر گەندەڵی گەورە مثلەن قاچاقچێتی ئەم فەزاحەتی گەورەیە قاچاقچێتی یعنی معقولە تۆ بڵێ ناتوانم کۆتایی پێبێنم بۆ چونکە قاچاقچێتی بە ئاشکرا ئەکرێ بەڕۆژی نیوەڕۆ ئەکرێ و هەرێمی کوردستان هێندە چەک و هێزی هەیە کە ڕێگەی لێ بگرێ و هێندە ئیمکانیاتی هەیە کە ڕێگەی لێ بگرێ و ئەگەر تەنها ئیرادەیەکی سیاسی ئەوێ تەنها قەرارێکی ئەمڕۆی هەردوو لوتکەی هەردوو حیزبەکە ئەتوانێت ئەو قاچاقچێتی کۆتایی پێبێن ئەمە یەک دووەم بوونی 11 کۆمپانیا کاکزانە لە خاڵە گومریەکانەوە لە ئیبراهیم خەلیل هەتاوەکو باشماخ ئەمە وەکو زەرو پارەی خەڵکی ئەم وڵاتە ئەمژن و ئیبەن بۆ حیزبەکانی دەسەڵات 11 کۆمپانیا لەوە چێت جەنابەت بپرسی یاکێ پرسێ بۆ ئەمانە لەسەر مەسەلەن حیزب حسابەکەن لە خاڵە گومریەکانە هێندە خزمەت گوزاری هەیە ئەکرێ بدرێ بە کۆمپانیا زۆر باشە بەس هێندێکیان بەبێ کۆمپانیا شەکرێ و هێندێکیان هەر زیادەن ئەسڵان هێندێکیان بەبێ کۆمپانیاکرێ مۆزەفێکی حکومە دەتوانێت بیکە زۆر باشە ئەوانەی گریمان کە بەبێ کۆمپانیا ناکرێن و ئەبێ بمێننەوە ئەبێ بە سیستەمە یاساییەکان بە ڕێنماییەکان بدرێ بە کۆمپانیاکان نابێ هەموو ساڵێک درێژ بکرێتەوە بۆ کۆمپانیایەک کە ڕاستە خۆیان حیزبە یان ناڕاستە خۆی حیزبەکانی لەو مەرزەکانی هەرێمی کوردستان لەو مەرزەکانی هەرێمی کوردستان ئەم سیانزە تەقسیمی چی ئەبێ مەسەلەن سیانزە چی وەرەگرن مەسەلەن جۆرا و جۆرە هەیە کەشفە هەیە مەسەلەن هەواڵدانی گەیشتنی بارهەڵگرەکەیە هەیە تعقیم شتی سادە سادە مەسەلەن یەکێک لە کۆمپانیاکانیشی دڵنیاییەکەن کاکزانە لە هەموو کوردستانە هیچ یاسایەک نییە هاوڵاتی یان شۆفێر یان بازرگان ناچارکە بەوەی بچێت تەئمینی خۆی یا مڵکەکەی یا ماڵەکەی بکە هیچ یاسایەک نییە کەس ناچارکە بەس لە خاڵە سنووریە گومریەکان بۆی داهاتێک دەست حیزبەکان بکەوێ بە ناچاری هەموو شۆفێرەکەیەتە ژوورەوە دڵنیایی لێوەرەگرن فۆرمێکی بۆ پڕەکەنەوەڵێن لە هەر شوێنێک تۆشی ڕووداوهاتی بەم مەرجانە نەوەکو هەموو حاڵەتێک بەم مەرجانەی مەتەعویزە بۆکەینەوە طبعا ئەم ناچارکردنەی شۆفێر بە پێدانی ئەم پڕەپارێ لە بەرامبەر دڵنیاییە هیچ یاسایەکی لە پشت نییە و شتێکی وەکو سەرانە وایە لەگەڵ ڕێزمە باش گریمان قەیناکە با هەبێ و زەرورە و یەکێک بۆی سەلمان دین زەرورە بەسەبێ بە پێ یاسا بێ بە پێ یاسا بێ یەکێ بپرسێت چۆن ئەبێ بە ڕاگەیاندنی ئاشکرا بێ لانیکەم شێوازی پێدانی گرێبەستەکە نەک ئەسڵی دڵنیاییەکە شێوازی پێدانی گرێبەستەکە بە کۆمپانیای فلان ئەبێ بە یاسا بێ بە ڕاگەیاندنی ئاشکرا بێ مەجموعەیە کۆمپانیای کەرتی تایبەت بێن کێبڕکی حەقیقی بکەن کێیان زۆرترین داهات بۆ حکومەتی هەرێم بگەڕێنێتەوە بیدەی بەوەیان ئێستا ئەو کۆمپانیانە
داهاتیان نەزانی چەنە بۆ خۆیان لە سا هەشتا هەندێکیان لە سا نەوەت داهات بۆ خۆیانە لە سا دە ئەدەنەوە بە حکومەت لە سا 20 ئەدەنەوە بە حکومەت دەوانی پێ نەداون بەڵێ ئەسڵی ئیشەکەی حکومەتە کەواتە پرسیارەکە ئەمەیە ئەنجومەنی وەزیران سەرۆک و جێگیری حکوومەت بۆچی کۆتایی بەم کۆمپانیانە نەیانی من بە ئەوەیەک نەبێت فۆکەسێک زۆر لەسەر باشماخ و پەروێستخانەیە ئەم دڵنیایەوە بابەتەکەی لە هەمووی هەیە لە ئیبراهیم خەلیلی شەیە لە حاجی ئۆمەرانی شەیە لە هەر هەموویانە هەیە لێرە کۆمپانیایەکە بەناوی دڵنیایی لەوێ کارتێکی پێوەیەتخوا ناوەکەم برچوویەوە ببوورە لەوێ کۆمپانیایەکی ترە بۆیە ئەم کۆمپانیانە یەکێک لە بەڵگە بەهێزەکانمان ئەڵێن ئەمە مەسلحەتی دوو حیزبی دەسەڵات تحقیقەکەن ئەو کۆمپانیای لە باشماغیشەکە ئەوە نیە لە ئیبراهیم خەلیلیشەکە ئەوەی لە حاجی ئۆمەرانیشەکە ئەوە نیە لە بەڵام لە حقیقەتدا دەبێت وەزارەتی دارایی ئەعلانی بۆ بکە و لە مزادی لە ڕاستیا بێ بە ئاشکرا گریمان خزمەتگوزاریەک لە خاڵێکی گومرگی هەیە زۆر زەرورە بمێنێتەوە و حکومەتیش ناتوانێت بە کارمەندی خۆی بیکە باشە الحکم لیلا بەڵام ئەبێ بە یاسا بدرێ بە کەرتی تایبەت ئیعلانێکی ئاشکرای بۆ ئەەکەم و کەرتی تایبەت کۆمپانیەکان بێنە پێشەوە بە شێوەیەکی شەفاف کێبڕکێ بکەن و نرخ پێشکەشکەن کێیان بە زۆرترین داهات بۆ حکومەت و خەزێنی گشتی ئیشی کە دەیدەم بەوەیان یعنی من تەسەورم وایە ئەگەر بە کێبڕکێ بدرێ زۆرینەی ئیشەکان بە زیاتر لە 150 خەڵک مەمنونە بیکە کەرتی تایبەت بۆ چونکە تێچووی ئیشەکە زۆر نییە یعنی مەسەن ئەو ئیشی دڵنیاییە دوو کارمەند لە خاڵە گومرگەکە توان بیکەن تەنها پڕکردنەوەی فۆرمێکە و ئەو سامانەی ئەو سەروەتەی کە پێویستە کۆمپانیاکەی هەبێت تەنها 1 میلیارد دینارە یعنی لە شاری سلێمانیە ئەتوانم بڵێ مەگەر سبەینێ ئەوە بدرێ بە کەرتی تایبەت و کێبڕکێ بۆ بکرێ 1000 کۆمپانیانە پێشەوە لە هەولێر 1000یانە پێشەوە لە دۆک بە هەمان شێوە بۆیە ئەڵێم ئەمانە هیچ پارە ئەجێڕنەوە ینی بۆ حکومەت لە سادە نانا مەبەستم ئەگەر ئەمانە ڕێکخرێتەوە ئەی چۆن بەلای کەمەوە مانگانە 50 میلیارد دینار داهات بۆ خەزانەی گشتی زیادەکە بەس بە یاساکان ڕێک بخرێنەوە بەس بە یاساکان تەنانەت ئەگەر گریمان کۆتاییشیان پێ نێنرێ بڵێ با حکومەت خۆی بیکە گریمان بە کەرتی تایبەت بکرێ و کۆمپانیەکان بەس بە یاسا بدرێ بکرێ و بە شەفافیەت بە ئاشکرا بە پێی گرێ بەستە گشتیەکانی حکومەت بدرێ وەک چۆن مەسەلەن تۆ خواردنی نەخۆشخانەیەک بە گرێبەستێکی ئاشکرا دەیت و ئیعلانیەکەیت و کۆمپانیەکانیان و نرخ پێشکەشەکەن و کیان بە کەمترینەیکا بۆ حکومەت بەوەیان ئەگەر بەسەوە ڕێک بخرێتەوە مانگانە 50 میلیارد دینار 50 میلیارد دینار ئەزانی شانەکان بۆی بینەران بزانن 50 میلیارد دینار ئەتوانێت مانگانە موچەی زیاد لە 7 وەزارەت و دەستەدا بینکە مەسەڵ بچووکەکان بەڵە مەسەڵ وەزارەتی بازرگانی و دەستەی گەشت و گوزار و بۆ نمونە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و ژینگە و ئەمانە هەر هەمووی 50 میلیارد دینار نیوەی موچەی ساڵێکی هەموو خانپێداسی تایبەتەکان دابینەکان 50 میلیارد دینار ئەتوانێت 25 خوێندنگە دروستکە ئەتوانێت 15 نەخۆشخانەی مۆدێرن دروستکە 50 میلیارد دینار مەبلەغە بۆیە ئێمە سوورین لەسەرەوەی وەفشاری شەکەین حکومت بخێنەوە سەر ئەم ڕێگە ڕاستەوە تا نەکەوێتەوە سەر ئەم ڕێگە ڕاستە قەراری دا و قەرار بوو هێزێکی هاوبەشی پێشمەرگە و ناوخۆ بنێرێت کۆبنەوەیکی ئەنجومەنی وەزیرانی لەسەر کرا ینی هۆکار چیەکە جێبەجێ ناکرێت مامۆستامان هۆکارەکە ئیرادەیەکی سیاسی نییە کاگزانە بەداخەوە ئەم ئیرادە سیاسیە زیاد ئەوە نۆهەم کابینەی تەمەنی حکوومەتی هەرێمی کوردستانە یعنی هەر جێگەی بەزەیە بەڕاستی ئەم هەرێمە جێگەی بەزەیە کە ئەو کەسانەی کە سیاسەتی خەڵکەکە چکە بەڕاستی خەڵکەکە جێگەی بەزەیە میلەتێک ئەم هەموو قوربانیەیدا میلەتێک ئەم هەموو کارەساتەی بەسەر هات میلەتێک دڵی خۆش بوو لە دیکتاتۆریەت ڕزگاریە بێکەوێتە دەست خەڵکی وڵاتەکەی خۆی حکوومەتێکی خۆمانە دروستەکەین و دڵسۆزی خۆمانە بین بەداخەوە دوای نۆ کابینە ئێمە ئەو قسانەی ئێستا ئیکەین ئەڵەی هێشتا لە سەردەمی ڕاپەڕینان هێشتا تازە کابینەی حکوومەت پێگەێنراوە هێشتا لە بەرەی کوردستانی ڕزگارمان نەبووە تۆ تەماشاکە کاکزانە و ئێمە لە چ دۆخێکی شاین تەنانەت یعنی مەترسی گەورە ئەڵغامی گەورە لە بەردەم هەرێمی کوردستانایە گروپی یاخی لە قانون لە یاسا لە ناوەڕاست و باشووری عێراقەوەیان بە دووری چەندین کیلۆمەتر هەولێرەکە نامان زیانت پێگەیەنن ئەڕۆنەوە بەڵام هێشتا دوو هێزی سیاسی کێبڕکێ و کێشمەکێشمانیان لەسەر چی لەسەرەوەی لیستی موچە ناڵین سوپای نیشتیمانی لیستی موچەی یەکەکانی 1970 تەسلیمی کێ ناکەن وەزارەتی پێشمەرگەکە وەزارەتی خۆیانە و سەرۆکایەتی هەرێم کە ئیدارەی هێزەکانی چاکدارەکانەکە پێی خۆیانە سەرۆک پارتیە جێگرەکەی یەکێتیە
وەزارەتی پێشمەرگە مەسەن وەزیر یەکێتیە جێگرەکەی پارتیە مەسەن وەزارەتی دارایی لیستی موچە تۆ ئەم سوپای نیشتیمانی دروستکەی لەکوێ و دامیکەی بە پڕچەکیکەیت و تەکنۆلۆژیای بخەیتە بەردەست لەکوێ کاکزانە ئێمە باسی چیەکەی درۆنەکان دەیتەوە وەڵامی درۆن بیتەوە لەکوێ خۆ ئامادە بکەی بۆ شەڕە جۆراوجۆرەکان لەکوێ تەسلیمکردنی لیستی موچە دروستکردنی یەکێکی ژمێریاری و خستنە بەردەستی وەزارەتی دارایی یا وەزارەتی پێشمەرگە لەکوێ ئێمە لەکوێین زۆر لە دواوین زۆر لە دوایین و زۆریش پڕمەترسیە لە دواکان هەرەوە نیە لە دوایت تۆ ترسی خوانەخواسە بکەیتە نای ئایندەیەکی تاریک چاوەڕێتکە لەوە خراپ لە ڕوانگەی معارەزەبوونەوە مامۆستا بۆ شێوازە مەسەلەن قسەکە یاخود لە حقیقەتەکان و دڵسۆزی قسە پێەکە بەخوای گەورە وەکو هاوڵاتیەکی دڵسۆزی ئەم وڵاتە باوەڕکە کاکزانە من نزیکەی ئەوە ئێستا نزیکەی ساڵێکە با بڵێن ئەندام پەرلەمانم پێشتریش 5 ساڵ و نیو مدیرعام بوو نزیکەی 5 ساڵ و نیو مدیرعام بوو تا ئێستا یەک وشەم نەوتووە ڕاست و دروست و دڵنیاش نەبوو بم لێ و دڵنیاش نەبوو بم کە ئەمە بۆ خەمخۆریە بۆ ئەم خەڵکە بۆ ئەم وڵاتە بۆ ئەم هەرێمە باش کۆبنەوەیەکتان کرد لە کاتژمێر 11 تا بەرەبەیان قەرار بۆ قەراری تیا بدرێت حکوومەت هات دوای حکوومەت نیگەران بوو ئێستا چیتان وەرگرت لە مار چەندە بەسەر ئەمە چەند ڕۆژێکی بەسەرات تێپەڕی و بەڵام ئێستاش لێکەوتەکانی ماوە تا لە دوای ئەوە ئەبوو خەڵک چاوەڕێکرد 121 کە لا بڕوات مەسەلەن قەرارێک بدرێ هیچ قەرارێک نەدرا بوو خۆی خودی کۆبوونەوەکە باش بوو خودی کۆبوونەوەکە مەسەلەن پەرلەمانتار بۆ جۆرە گفتوگۆ بکە و ڕەخنە بگرێ لە حکوومەتەکەی ئەمە کۆبوونەوەیەکی باشە ئەوە تەبعانە بێ بڵین بۆ هەرێمی کوردستان باشە کە مؤسساتمان لاوازە کە پەرلەمان لاوازە خەڵک گلەی لە پەرلەمان و لە حکوومەت و لە هەمووی هەیە بەیەکەوە و وەکو پێویست پەرلەمان ڕۆڵی خۆی نبینێ ئەگەر نا ئەم جۆرە کۆبوونەوەانە کاکزانە کۆبوونەوەیەکی ڕۆتینی هەفتانەی هەر پەرلەمانێکی زیندوی هەر وڵاتێکی دنیان وڵاتانی ئەوانی وڵاتی باشن چه ئەوروپی چه ئاسیاوی چه ئەمریکایی بۆیە یعنی لە هەندێ وڵاتی پێشکەوتو یا وڵاتی خاوەن مافیا ئەوانەی سیستمی دیموکراسی و پەرلەمانی تیانە جێگیرە هەر سەرۆکوەزیران بەبێ پەرلەمان بانگیکە هەموو هەفتەیەک پێنجشەمە چێتە پەرلەمانەکەی خۆی ڕوونکردنەوەدا بە پەرلەمانتار و نوێنەرانی گەل و خەڵکی لە ڕێگەی ئەوانشەوە بە خەڵکی وڵاتەکەی دەربارەی بارودۆخی حکوومەتەکەی و وڵاتەکەی و هەنگاوەکانی ئایندەی پلانەکەی کێشە و گرفتەکانی بۆیە لەو ڕوانگەیەوە خودی کۆبوونەوەکە باش بوو بەڵام بەداخەوە لە کۆتاییە کە ئێمە ئەمانویست لە سعات 4:30 دوای 4:30 بەیانە ئێمە ئەمانویست بە بڕیارێک پەرلەمان لەو کۆبوونەوە بێتە دەرەوە بۆی خەڵک دڵی خۆش بێت و بۆ ئەوەی لەوە زیاتریش حکوومەت نەچێتە ناو زەلکاوەکەی کە سەرەتا باسمان کرد ئەویشەوەی لێبڕینی موچە کۆتایی پێبێنین بەڵام دەستەی سەرۆکایەتی بە پاڵپشتی زۆرینەی پەرلەمانی ئەم بڕیارە ئەم پێشنیاریان نەکردە بڕیار نەخستە دەنگدانەوە وەڵکو شتێکی کەیان خستە دەنگدانەوە ئەویشەوە لە سێ لیژنەی هەمیشەیی راپۆرتێک ئامادە بکەن و راپۆرتەکە پێشکەش بە حکوومەت بکەن طبعاً راپۆرتێکی لەو جۆرە تەوسیەیە ئامۆژگاریە ئەکرێ حکوومەت بەگوێی بکە و ئەکرێ هەلێرە توانین بکەین طبعاً حکوومەتی باش بەگوێیە کاکزانە حکوومەتی باش لە هەر شوێنێکی دنیا خەڵکێکی باش پەرلەمانیش نەبێت تەنانەت خەڵکی دڵسۆزی وڵاتەکەی ڕۆشنبیر مسەقف هاوڵاتی گوێ لە ناڕزایی هاوڵاتیە گیرێ لە وڵاتان و جاری وایە وەزیرێک لەسەر کێشەی مەسەلەن هاوڵاتیە کێشەیەکی بچووک مەسەن کەسێک گیانی لە دەستداوە بۆی هەڵی وەزارەتەکەی ئەوە بۆ نمونە ئیستیقالەی داوە حکوومەتی لەم جۆرە بەڵە ئەکرێ راپۆرتی لەم جۆرەی پەرلەمان کە بۆی ئامادەکرێ بۆی باش بێ بەڵام حکوومەتێک کە تەنها لە لێبڕینی موچە نزیکەی 15 یاسای پێشێل کردووە ئایا چاوەڕوانی ئەوەی لێکرێ راپۆرتێکی تەوسیەی بیتێ جێبەجێیکە یا گوێڕایەڵی بێت نەخێر چونکە چ کاتێک گومێت دروستە بێ و ئەو هەڵسو کەوتانەی کە حکوومەت هەیەی ئاراستەی کارکردنەکەی هەڵقوڵاوی سیاست و بۆچوونە هەر کاتێ من بینیم لە سیاسەتی حکومڕانی و فەرمانڕەواییە گۆڕانکاریەکی ئیجابی ڕوویداوە ئەو کاتە ئومێدم پێی هەیە بەڵام ئێستا سیاسەتەکە هەمان سیاسەتە لەسەر ڕەوتی جاران بەردەوامە و هیچ گۆڕانکاریەک ڕووی نەداوە بە ئاراستەی بەرژەوەندی خەڵک تا ئەو کاتەش بەو جۆرە بەردەوام بێ نەخێر ئومێدێک بدین باشە مامۆستا ئەنی ئەوەی کە باس کرا مەسەلە نیشەتی و پارتی مزایدەیان کردو لە ناوهۆڵی پەرلەمان ئەوە لە مزایدە و یاخو پەرلەمانتارەکانی ئەو دوو حەزبەش گەیشتونەتەوە قەناعەتەی کە بەڕاستی کەم و کوڕی زۆرە خۆی بەراورد بە هەڵوێستی پێشووی ئەو فراکسیۆنە بەڕێزانە ئەو پەرلەمانتارە بەڕێزانە ئەکرێ بڵێ مزایدەیە بەس لە بنەمایە پەرلەمانتار ئەرکی و ڕۆڵی چاودێری بینە بەسەر حکوومەتەوە تەنانەت با حکوومەتی خۆشی بێ یعنی پەرلەمانتارە بێت
بەر لەوەی پەرلەمانتاری ئۆپۆزیسیۆن ڕەخنە لە حکومەت بگرێ ئەو ڕەخنە لە حکومەت بگرێت چونکە ئەگەر حکومەت باشکە بۆ ئەو باشە بۆ حیزبەکانی ئەوان باشە بەڵام لەبەرەوەی لە ڕابردووە ئێمە لە کۆبنەوەکانی پەرلەمانە ئێمە کە ئەو قسانەی ئەوانمانە کرد بەر لەوەی حکومت وەڵام باتەوە لێرەوە نا پەرلەمانە هاوڕەکانمان وەڵامیانە داینەوە و قسەیان پێ بڕین نیان هێش بەردەوام بین مەسەلەن مشکیلەیان دروستە کرد کاتێ ئێمە بەو جۆرە قسەمانە کرد بۆ خودی ئەو کۆبوونەوەی باش بوو بەڵام دوجار بێژنگێک هەیە پرەنسیپێکی پەرلەمانی هەیە کە پیشانیەدا ئەو لێدوان و قسە و هەڵوێستانە بالفعل کردارین قەناعەت گۆڕینە سیاست گۆڕینە یاننا ئەویش دەنگدانە کاتێک هاتە سەرەوەی کە دەنگ بەچی بدرێ بەداخەوە ئەو زۆرینە پەرلەمانی 69 ئەندام پەرلەمان بە ئاراستەیەک دەنگیاندا کە حکوومەت هیچ گۆڕانکاریەک لە سیاستەکەیان بۆ دوو وەزیر بەڕای و دوو وەزیر مەسەن وەزیرێکی یەکێتی وەزیرێکی گۆڕان نیگەران بوون و نیگەرانیان دەربڕی مەسەلەن لە مێدیاکان بڵاو کراوە هیچ ڕوونکردنەوەیەکیشیان نەدا بڵێن نیگەرانی نانیگەرانین ینی ئەمەشی لێکەوتەوە من بۆ وەڵامیەوەی بۆیەکی تەواوەتی وەڵامێکی تەواوەتی دەستکەوێ بێ ئەو دوو بەڕێزە خۆیان وەڵام بنەوە بەڵام بەش بە حاڵی خۆم نیگەران بوونی دوو وەزیر دلیلی ئەوەیە کۆبوونەوەیکی باش بوو ئەمە یەک دووەم ئەگەر سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت لەوێ بوونای لە کۆبوونەوەکە تەسەورەکەم پەرلەمانتاران بە تایبەت فراکسیۆنی پارتیوەکێتی بۆ جۆرە قسەیان نەیە کرد و بە تایبەت تریش فراکسیۆنی پارتی هەرگیز بۆ جۆرە قسەی نەیە کرد و بۆ جۆرە نێتوانی ڕەخنە ئاراستەی سەرۆکی حکوومەتکە پێچێ نیگەرانی ئەو دوو وەزیرە بەڕێزەش لەمەوە بێ کە پیان وابێ کراونەتە ئامانج و ئەم فراکسیۆنانەی کە مەفروض وایە با بڵێن پاڵپشت بن چۆنە ئێستا بەو جۆرە بەو زمانە ڕەخنە قسەکە ئەمە مەسایسا خەڵک ڕەنگە و بینەرەکانی ئێمە هەم لە سوۆشیال میدیام لە تەلەڤیزیۆن کامان بینن ئەڵێ کاکەی من مەعاشەکەم وەرنەگرتووە نەتیجەم پەرلەمان کۆ بێتەوە حکوومەت کۆ بێتەوە قەرارە درێ وتەبێژە حکوومەت دێتە سەر تەلەڤیزیۆن ئەڵێ لە 30 ڕۆژ دابەشەکرێ ئەم مانگا کێشەی مانگە ڕابردوو دووبارە ناکرێتەوە خەڵک هەندێ فەرمانبەر هەیە نامەی بۆ من ناردووەڵێ کاکە بڕێک پارەم پێما بوو خێرات چوم لەسەر قسەی وتەبێژ خەرجم کرد ئێستا کۆ مەعاشەکەم وتەمە ئەعلامین لا ئێمە نییە بەڵام خەڵک نەتیجەی ئەوێ هەست ناکەی مەسەلەن کۆبنەوەی پەرلەمان کە باش بێ کۆبنەوەی حکوومەت کە باش بێ هیچ لە ژیانی خەڵک ناگۆڕێ طبعا وەک مەبدە وەک پرەنسیپ من نوێنەری هەموو خەڵکێکم چ ئەوانەی دەنگیان پێداین چ ئەوانەی دەنگیان پێنەداین چ ئەوانەی کە موچە خۆرن چ ئەوانەی موچە خۆرنی بەڵام بەش بە حاڵی خۆم پێم وایە و موچە خۆر تەنها ئەو کاتانە ئەرکی نییە کە موچەکەی دوا ئەکەوێ قسە بکە بەڵکو لە زۆرینەی دۆخەکانە ئەبێ قسە بکە و ئەرکی هەیە هاوڵاتی وشیار حکومەتی وشیاری هەیە هاوڵاتی تێگەیشت و حکومەتی تێگەیشتوی نابێت پەرلەمانتارەکان پەرلەمانتار ئەوەی پەیوەندی بە ئێمەوە هەیە هەموو ئەوەی لەسەر شانمانە ئەدامان کردووە کاکزانە هەموو ئەوەی لەسەر شانمانە پێشکەشمان کردووە خۆت پیاوێکی بەویژدانیت مەسەلەن با ڕاستگۆ بم لەگەڵتە مەسەلەن لە سەردەمی مدیر عامیەت ساڵ پێش لەسا لەسەر بخوام پێداویت تایبەت زوو مەسەلەن هاواری ئەوانم هێنایە بەردەمی جەنابەت مەسەلەن کابراایکی هەژاری ماڵوێران بە دیار عەرەبانەیەکە و 10,000 پیاکە ئەگەی لە چی بێت لە سوۆشیال میدیانە لە تەلەڤیزیۆنەکەی منە ئەگەی لێ نییە ئەوێت تۆ ئیشەکەی بۆ بکەیت پەرلەمانتارەکەی یەکێتی هی گرتو هی پارتی بۆی بکات ینی ئێوە مەسەلەن ئەمەتان پێگەیشتووە ئەوەی پەیوەندی بەێمەوە هەیە کاکزانە هەموو ئەوەی لەسەر شانمانە لە پەرلەمان کردومانە ئەوەی ئەرکی پەرلەمانتارە چییە یەک بە دوواداچوونە پرسیارە و تا ئەگاتە پرساندن دوای وەرگرتنەوەی متمانە ئێمە تا پرساندنیش ڕۆشتوین تەنانەت فراکسیۆنەکانی کۆمەڵ یەکگرتو نەوەی نوێ هێندێک لە سەربەخۆکان دووسێ ئەندام پەرلەمانی یەکێتیش قۆناغێک تا پرساندنیش ڕۆشتین بەڵام کاتێ هاتە سەرەوەی ڕازی نەبین بە وەڵامەکانی حکوومەت بەم جۆرەی ئێستا زۆرینەی فراکسیۆنەکانی دەسەڵات ڕازی بوون بە وەڵامەکان دۆخەکان وەک خۆی هێشتەوە ئەگەرنا ئێمە بەڕاستی دەستمانە برد بۆ وەرگرتنەوەی متمانەش چونکە کابینەی لەم جۆرە بە شایستەی خەڵکی کوردستان نازانی ئەمە ئەرکی پەرلەمانتارە کاکزانە ئەمە ئەرکی پەرلەمانتارە یعنی لە هەموو وڵاتێکی دنیا تەنانەت دەگەر وڵاتەکە دیکتاتۆریش بێ یان دیموکراتی بێ بۆ نمونە دوو نمونە دەمێن لەسەر ئەمە تورکیامان هەیە بەنسبەت خەڵکی کوردەوە هاوڵاتی کورد و نەتەوەی کوردەوە دیکتاتۆریە هەدەفە چیەکە لەوێ لە پەرلەمان هەرەمەی ئەمە کاکە من ئەیکەم یعنی تەنانەت تۆ پەرلەمانتارەکە ئەشگیرە خرێتە سزنەوە هەر ئەمە ئەکا ناتوانێت زیاترکە چونکە ئێمە ڕێککەوتون لەسەر شێوازی حکومڕانی ئاشتیانە مادەم تا ئێستا ئاشتیانە ڕێککەوتون ئەمە ئەرکەکانمە من ئاواجێ بەجێیەکەم لە سویدیش پەرلەمانتارێکی ئۆپۆزیسیۆن هەمان کارەکە وات حکوومەتەکە دیموکراتی بێ وەکو سوید یا دیکتاتۆری بێ وەکو بەنسبەت کوردەوە وەکو تورکیا
پەرلەمانتاری ئۆپۆزیسیۆن هەر ئەمەکە کە من ئەیکەم و دوای ئەوە بەرپرسیارەتی گشتی قۆناغە سیاسیەکە بەرپرسیارەتێکی هەمەڕەنگی هەمەلایەنەیە و هاوڵاتی حیزبە سیاسیەکان میدیاکان هەموو ڕۆڵی من بەبەستمەوەیە ینی بەڕاستی زۆرە ئێمە ئەم وەکوتم ئەم منبەرە ئازادە ڕاستە ڕەنگە تابعی هێزێک لە پشتمانەوە گومانیتیانی بەڵام پەرلەمانتاری یەکێتی و پارتی ئەهێنی دۆخێک دروست دەکات مەسەلەن هەمویان نا بەشێکیان ئەڵێ ئەمە بەو جۆرە نیە کەوتوونەتە قەیرانەوە داهات هەمووی دێتەوە خەزیێنەی وەزارەتی دارایی ئەمە هاوڵاتی گوێی لێبێ پەرلەمانتاری ئۆپۆزیسیۆن میوانداری ئەەکەین ئەڵێت نەخێر زیاترە بۆ شێ هاوڵاتی لەم نێوانەیە سەری لێشەوە بەشێکی ئەڵێ نازانێ بە کامیان بڕوا بکات یعنی بیگەێنە نەتیجەیەک مەسەلا بەستەکەم لێرە ئەو کاکزانە ئێمە و هاوڵاتی لە لایەکین حکوومەت و ئەوەی کە پشتگیری حکوومەت و ئەم کابینەوە ئەم شێوازە بەڕێوەبردنەکە لە لایەکی ترە چونکە ئەوەی ئەمە ئەیکەین هەر ئەمە ئەتوانین بکەین کاکزانە یعنی ئەوەی توانی ومانە لە نوێنەرایەتیکردنی خەڵکو دەنگی خەڵک چییە؟ خۆ منە مزایدەیە لە هۆڵی پەرلەمان بیکەم یا لای جەنابی یا لەسەر شەقام هەر ئەمە ئەڵێمەوە دەنگی خەڵک سیستەمە یاسایە جێبەجێکردنی یاساکانە شەفافیەتە گەڕانەوەی داهاتەکەی بۆ خەزێنەی گشتی وازهێنانە لە دزی و تاڵانی و قاچاقچێتی ئەمە دەنگی خەڵکی شەمەی ئەوێ ئێمە شەمەمان کردووە لەوەش زیاترمان ناوێ و هیچ مەلەفێکیشمان لەگەڵ هیچ حیزبێکی دەسەڵاتان نیە شەریک بین نە کۆمپانیای نەوتمان هەیە بیری ئاویشمان نیە نەک بیرە نەوت نەغازە فرۆشین نە لە کەتی تایبەت ئەرەوەڵە نە گروپی کۆمپانیاکانمان هەیە نە کۆمپانیامان هەیە تاچین خۆراکاری هیچ یەکێک لەوانەمان نییە واتە ئەمە لە سەنگەری خەڵک و هاوڵاتیانین بالفعل و بەڕاستەکەی پارتی ژەڵێ لە سەنگەری هاوڵاتیانی ئەخرەو ناتوانێت وا بڵێ ئەزانی بۆ چونکە ئەو سەرۆکی حکوومەتی هەیە سەرۆکی هەرێمی هەیە یەک دنیا وەزیری گرنگی هەیە و بڕیاری بەدەستەوە ئەوە سەبەبی ئەم وێرانەی لە وڵاتە هەیە هەرگیز ئەوان ناتوان ئەوە بڵێن کاتێک دەتوان ئەوە بڵێن بالفعل خۆیان سیستەمەکە ڕێکپێککەنەوە بەپێی یاسابێ و مؤسسادی احترام بەڕێزت لە هێزێکی ئیسلامیت مەسەلەن هەرچەندە مەسەلەن ئێستا کۆمەڵی دادگەریە بەڵام لە هێز ئینێکی ئیسلامی هەیە لە سوورەتی یوسفا ئەوەی کە هەیەڵێ حوت مانگای قەڵە و حوت مانگە ئەوە پرسیارم لە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشیدیش کردوتی وەڵاهی ساڵی ڕابردوو بوتی ئەم چەند مانگە وشکە بێ ئێستا ئێوە بەچی ئێمە کەوتونێ دۆخی میسری ئەو کات کە لە سوورەتی یوسفات و تەمانەوە فەلسەفەیتە بۆ چاولێکردنە بۆی میلەتان بۆ خۆیان بتوانن چۆن خۆشیێنیەکەن ئێمە گەیشتونێتە ئەوە یاخود ئێمە بۆ هیچ پێشنیازێکی ترنیان گەیشتونێتە دیوارێکی پۆڵاین کە هیچ شتێک وەرناگیرێ ئەمە زراعەیە ئەمە گەشتیاریە ئەمە ئەنواع و ئەشکال سەرچاوی ترێ کە داهات زیاد بکرێت گومرگ بیرەنەوت ئێستش راپۆرتێک هەیە ئەڵێ خاوەن کۆمپانیاکان خەریکی کڕینی وزەی خۆرن و بۆ 2040 نەوت 160 قیمەتەکەی لە دەستەدا بەڵە ڕاستە طبعاً کاکزانە لە ئێستەیە هەرێمی کوردستان هیچ مەترسیەکی لەسەر نیە لە ڕووی ئابوووریەوە و لە ڕووی داراییشەوە و تا چەند ساڵێکی داهاتوش بەڵام حکمەتەکە لەمان نییە کە حکوومەت طبعاً حکوومەت بۆ گرنگە حکوومەتێکی باش بێ بۆی بیر بۆ داهاتوو بکاتەوە بۆ نەوەکان بکاتەوە ئەم نەوتەی ئێستا ئیفرۆشین تەنها مڵکی من و جەنابەت نییە مڵکی ئەوانەی کە ئێستا لە ژیانان بەڵکو مڵکی نەوەکانی داهاتووە ئەوانەی لەدایک نەبوون ساڵێک تر و دوانی تر و دەیتر لەدایکە بن یا ڕەحمەتمان بۆ نێرن یا لعنەتمان بۆ نێرن کاکزانە یا ڕەحمەتمان بۆ نێرن ئەگەر باشمان کردویان لعنەتمان بۆ نێرن لەبەرەوەی ژێر ئەرزەکەشمان خاڵی کردوێتەوە و وڵاتەکەشمان بە وێرانەی بەجێهێشتووە حکمەتی باش لەوایە کە پلانی هەبێ بۆ داهاتوو ئەم توانە ئابووریەی کە ئێستا هەیە بە باشترین شێوە بە گەڕی بخا بۆ ئیدارەدانی ئێستا و بۆ پلاندانان بۆ داهاتوو بۆ نمونە لە بواری کشت و کاڵە بەڵە بەرەو گەرمبوونی زیاترە چین بەرەو مەترسی هەندێک هەڕاشە و لێکدانەوە هەیە لە ڕووی کەشناسی و ژینگەیەوە بەڵام هەرێمی کوردستان سەرچاوی باشی هەیە تا ئێستش بارانی باشی هەیە ئەگەر حکوومەت لە دەستێکی ئەمینا بێ و لە دەستێکی حکوومێکی ڕەشید هەبێ یەت بەنداو دروستەکە کە تۆ بەنداوت دروست کرد تا ماوەیەکی زۆر بێخەمە بی و تۆ ئەگەر پارەی نەوت بە شێوەیەکی شەفاف و بۆ بەرژەوەندی گشتی بگەڕێنیتەوە خەزێنی گشتی لێمان زیادە بێت لە موچەش و لە بەگرخستنی وەزارەتەکان ئەو سایەی تەعمی کەرتەکانی کشت و کاڵەکەی کە ئەگەر هێندێ وڵات وای کرد مەسەڵەن ئیمارات ئێستا بودجەکەی خەریکە وازیە ناوە لەوەی کە هیچی لە نەوت پشت بە نەوت نەبەستێ ئەمە لە چیەوە بوو لە ئەنجامی ئەوە بوو نەوتی بەباشی بۆ وڵاتەکەی خۆی بەکارهێنا ئەگەر ئەم
حکوومەتێکی ئێستا هەیە و ئەم دەسەڵاتێکی ئێستا حکومڕانی هەرێمی کوردستانە بە شێوەیەکی ئەمانەتدارانە مامەڵە لەگەڵ داهاتی ئەم وڵاتە بکات بەڵە بەشی ئێستاکە بۆنەوەکانی داهاتوش ئەکرێ کەرتی کوشتتوکاڵی پێش بخەین کەرتی بازرگانی و پیشەسازی و کەرتەکانی تریش گەشتیاری و هەموو ئەو کەرتانە مەسەڵەن کاکزاناتۆ تەماشایەمە لە چ وڵاتێکی خێر و بێ نەکەوتوێتەوە قات و قوڕی میسر ترسمان لەسەر نییە بەس تەنها دەستی ئەمینمانەوێ سیاسەتی دروستی بەڕێوەبردنمانەوێ کارکردن بە یاسا و مؤسسات و شەفافیەتمانەوێ هیچ سیاسەتێکی ڕوونمانەوێ بۆ ئیدارەدان هیچی کەمان ترسمان لەسەر نییە بۆ چونکە هەم نەوتەکە جارێ ئەمەلی ئەوەی هەیە هەر ئەفرۆشتێ و ئەکرێ زیادیش بکرێ و پارەشەکە و لە ڕوەکانی تریشەوە جموجۆڵە بازرگانیەکە تا ئێستش ناوەندێکی گەورەی هەرێمی کوردستان بۆ ئاڵوگەڕی بازرگانی وڵاتان لە چ ناوخۆ و چه وڵاتان و چه عێراقیش و لە ڕێگەکانی تریشەوە لە باج ڕێخستنەوەی باج ئەکرێ بە هەمان شێوە داهات زیاد بکرێ بەڵام بەو مەرجەی داهات بچێتە دەستێکی ئەمین و بە عادیلانە دابش بکرێتەوە و زیادەی لێدا بنرێ بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستانە لە ساڵانی ڕابردەوە ئەو هەموو پارەی لە بەغاوە هات هەرێمی کوردستان شتێکی کەمی ئەچووە مەسە بەرجەستە ئەبوو لە خزمەت گوزاریە زۆرێکی بە هەدەرە ئەچوە گیرفانی حیزب و کەس و مەسەن گروپی کۆمپانیاکان و ئەوانە بۆیە ئەگەر هەرێمی کوردستان سیاسەتێکی بەڕێوەبردنی دروستی هەبێ نەخێر بۆ داهاتوش ترسمان نییە بەڵام بەڵە لە داهاتووە و مەشاکیلی زیاتر ڕوتیەکە و نەک هەر تەنها مەشاکیلی طبیعی و سروشتی و پەیوەندیدار بە مەسەن سیاسەتی نێودەڵێتەوە چه کارەساتی سروشتیش کاکزانە مەسەن تۆ ئێستا شکر بۆخوا هیچ کارەساتێکی سروشتی ڕوویتیە نەکردووی بەس ئەگەر کارەساتێکی سروشتی هات بە چ پارەیەک ڕوبەڕوویە بیتەوە چۆنی عیلاجیەکەی چۆنی چارەسەری چۆن بەدەم خەڵکەوە چی تۆ بێ پارەت هەبێ هەمیشە یعنی حکمەتی حکومەتداری باش لەمایە لە یاسای بودجابڕگەیەک هەیە بۆ حاڵەتی تەواری حاڵەتی لە ناکاو واتە حکوومەتی عاقڵ و باش یاسای هەیە یاسای بودجەی هەیە پارەکانی بەم جۆرە هەمووی تەرخان ناکا بۆ موچە و هەمووی تەرخان ناکا بۆ خزمەتگوزاری بەڵکو بەشێکشی دانێ بۆ حاڵەتی لە ناکاو بۆی وڵاتەکە ئەگەر ڕوبەڕۆی کارساتێکی سروشتی شەڕێ لێ قەومانێ فەیزانێک کێشەیەک بوویەوە لەو پارە حازرە بۆ ئەو بوارە تەرخان بکە بەداخەوە حکومەتکە حکومەتێکی لەم جۆرەمانە مامۆستا و قەرزانی مەسەلەن ئێستا هەندێک لێکدانەوەی ئەڵێ هەر کەسەی کە لەدایکیش نەبوو 6200 دلاری بەرەکەوێ قەرزەکەداتەوە ینی کە لەدایک بڵێن بە خێر بە 6200 دلار قەرزاری بەڵێ هەر ناو بەناو سەرۆکی حکومەتێ وەزیری هێتا پەرلەمانیا بۆ خەڵک ئەڵێ خەڵکی کوردستان ئەوە ملیار قەرزانن بۆ قەرزارین موچەتان داوەکو خۆی نەخێر کارتی تایبەتان دعم کردووە نەخێر پیشەسازی و کشتتوکاڵتان دعم کردووە نەخێر گەنجەکانتان مەسەلەن دعم کردووە و هەلی کارتان بۆ ڕەخساندون نەخێر داتان مەزراندون نەخێر بەچی قەرزار بووین بۆیە من یعنی تێگەیشتنی من ئاوایە هەتا ئەو کاتەی قەرزەکان بڕەکەیان جۆرەکەیان کاتەکەیان وەلەکێ قەرز کراوە هەر هەمووی بەڕوونی ئاشکرا نەبێت من اعتراف بە هیچ قەرزێک لەوانە ناکەم و پێم وانە هەرێمی کوردستان قەرزار بێ پێشگە یەکشت نەبێ پابەندی حکوومەت ئەو پابندیانی لەسەر موچە هەیەی بەرامبەر خەڵک لە موچە و ئەو موچانەی نەیداون دابەشی نەکردوون ئەو موچانەی لی بڕێون یا پاشەکەوتی کردوون یا هەرچی شتێک لەوانە بێجگەلەوە هیچ قەرزێکی تر شایستەی ئەوە نییە بەڵێ بۆ بکەیت و من پێم وانێ خەڵکی کوردستان قەرزار نییە بە هیچ جۆرێ چونکە کاتێک قەرزەکە بێتە قەرز و خەڵگە بێ بە بەرپرسیارەتی وەرگێ پەرلەمانە بێ بە بەرپرسیارەتی وەریگرێ کە یەکەم ژمارەکان دیار بن مەسەن قەرز کراوە لە کێ کراوە کەسەی زانێ کاکزانە کەس نایزانێ ینی تا ئێستا خۆی حکومەتی شوتی ئێمە نایزانین خەڵک هەر نایزانێت داوامان کردووە تا ئێستا ڕوونکردنەوەمان پێ نەگەشتووە حکومەت خۆی ئەڵێ سەرقاڵیەوەین لەگەڵ دیوانی چاودێری دارایە وردبینیان بۆ بکرێ اینجا بیاننی پەرلەمان ئەوە نۆمانگە و وردبینیە تەواو نەبووە هەتاوەکو سەرچاوی قەرزەکان دیار نەبێم قەرزانە چەندن لە کێ کراون بە چ جۆرێکی قەرزکردن مەسەن سویانە چێتە سەر بەردەوام و تا چەند ساڵ بدرێنەوە و مەرجەکانی وەرگرتنی قەرزەکە چین اینجا بۆچی کراون بۆچی خەرج کران تا ئەمانە ڕوون نەبن ڕقم بە ڕقەمی هیچ یەکێک لەو ژمارانە قابلیەتی قوبولکردن و پەسەندکردن نییە باش مامۆستا بۆ خۆت ئەو هەڵسەنگانانەی کردوتە واقع بینانە دۆخی هەرێمی کوردستان مەسەلەن زۆر جار کە پەرلەمانتار دێت سەر تەلەڤیزۆن تەسیل لەسەر بازاڕەکە بە تایبەتی وانەی لیژنەی دارایی بەڕێزێت کاک زیاد کاک عەلی کاک سەرکۆ ئەوانە مەسەلەن لیژنەی دارین و کاکێڤیدار جارجار قسەکە چی مەسەلەن ئەم فترەی ماومانە چی مەترسیە لەسەر دارایی هەرێمی کوردستان چکە پێمانە ئێمە ئابوووریێکی وامان هەبێ و چی جێگەی دڵخۆشیە
کاکزانە هەموو سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستانە جێگیرن بەڕاستی ئەمە جێگەی دڵخۆشیە یعنی ئێستا ئەوگەر ئەو دۆخە سیاسی کە هەیە باش ببێت و ئەگەر هەردوو هێزی دەسەڵات هەرسێ هێزی دەسەڵات بەیەکەوە حکوومەتیان پێکێناوە ئیرادەیەکی سیاسی باشیان لەدایک بێ بۆ خستنەوە سەر ڕێگە ڕاست و دروست و نیشتیمانیەکەی کاری حکوومەتداری و دەوڵەتداری ئێمە هیچ مەترسیەکمان نییە بەڕاستی یعنی من ئەوەی خوێندومەتەوە ئەوەی چاودێریە تەنها کێشەکەی دارەدانە تەنها ناوخۆی هیچ کێشەیەکی تر لە ئارانیە ڕاستە لە بەغاوە تۆ ڕێککەوتنەکە ناچێتە بواری جەبەجێکردنەوە بەزەوە شتێک نییە شایانی باز بێ یعنی اقتصادی هەرێمی کوردستان لە هەر چوار سەرچاوەکەی داهاتەوە لەوە بەهێزترە ئەوەندە محتاجی بەغدا بێ و بچێتە بەغدا ڕاستە من تەییدی ئەوەکەم لەگەڵ بەغدا پەیوەندی باشە بێ و ئەو پەیوەندیە باشە بمێنێتەوە تەنانەت دەگەر هاتنی پارەشی بەدوانێت ئەبێ هەر درێژەی پێ بدەین بۆ چونکە ئێمە بەپی دەستور لە چوارچێوەی عێراقی ئەترافمانەیە لە دەرەوەی عێراق هیچ ئەترافێکی دەولیمان نییە یعنی بۆ زۆر بواری کەش کاریگەرین مەسەن تۆ بانکی ناوەندی لە عێراقا تەنها بانکی ناوەندی قەرارەدا لەسەر نرخی دینار بەرامبەر بە دۆلار لەوێ کە گۆڕی ڕێک لە بازاڕی سلێمانیش ئەگۆڕێ مەسەن لە خستنە ڕووی نەقد و چاپکردنی پارە ئێمە لەو بوارە یعنی وابەستەین بە بەغدا ئێمە خۆمەندراومان نییە و لە زۆر بواری کەشە بۆیە تاوەکو پەیوەندیەکی باش لەگەڵ بەغدا هەبێ لە قازانجی هەرێمی کوردستانە و هەرێمی کوردستان دەتوانێت ئیستفادەیەکی زۆرتر لە بەغدا بکە و لەسەر بەڵام بۆ سەرچاوەکانی داهات مەسەلەن تۆ یەکێک لە سەرچاوە سەرەکی و گەورە و گرنگەکان نەوتە هەموو لێکدانەوە علمی و پیشەی و زانستیەکان لێکۆڵینەوەکان بەو ئاراستەیەن کە نەوت لەم ساڵا دۆخی باشە نرخی بەجێگیری لەسەر و 65 دلارەوە ئەمێنێتەوە ئێمە هەواڵێکی باشە بۆ هەرێمی کوردستان و لە بواری گومرگیشە هیچ ئەگەرێک نییە وە کەمبوونەوەی داهاتی گومرگ لە بواری باجە و ئەگەر حکوومەت مەسەلەن سیاسەتی باجی ڕاست و دروست پێی ڕەوکە ئەو بەدەرکردنەی لە وەرگرتنی باج کۆتایی پێبێنێ کە بە نایاساییە ژمارەیەکی زۆر کۆمپانیای زەبەلاحی میلیۆن لێر ساڵانە ئەبەخشرێن لە باج ئەگەر ئەوە کۆتایی پێبێنێ ئەمە داهاتی باج لە 90 میلیارەوە بە ئاسانی ئەگاتە 150 میلیارد بۆیە هیچ هەواڵێکی ناخۆشی پەیوەندیدار بە سەرچاوەکانی داهات و دەرەکی لەسەر دۆخی ئابووری و دارایی نییە بە لێکدانەوەی من و تێڕوانینی من تەنها و تەنها ئەوەی کێشەیە سیاسەتی بەڕێوەبردنە ئەخیر پرسیارم دێمەوە سەرەتای پرسیارەکەم ئەویش ئەوەیە هیچ مەترسێک لەسەر موچێ ئەو فەرمانبەرانە هەیە کە تا ئێستا موچیان وەرنەگرتو یا خودت تۆزێک چاوەڕوانی ئەوێ بەداخەوە و ئەوانیش وەریەگرن بەپێی بەدواداچوونەکانە وەریەگرن بەستر کێشەکە چییە تۆ کاکزانە هەمومان پێویستمان بە ئیستیقراریەت هەیە هەموو هاوڵاتیەک پێویستی بە ئیستیقراریەت هەیە ئیستیقراریەتیش بە سیاسەتێکی دروستی بەڕێوەبردنیەتەدی خەڵک بزانێ چەنی مانگ موچەکەی وەرەگرێ بەم سۆگەری لە دڵڕاوکێ دەرچێ ئەروەڵا دراو ئەروەڵا نەدراو یێت و نایەت و بانک پارەی هەیە و نییە و پارە گەڕایەوە و نەگەڕایەوە و ئەمە کۆتایی پێبێنین حتاوەکو ئیستیقراریەت دروست نەبێ هیچ گەشە بێدانێک بەدی ناکەین و لەگەڵ یا کە ئیستیقراریەتی داراییش نییە کاکزانە ئیستیقراریەتی کۆمەڵایەتیش دروست نابێ یعنی ئێستا دەیان ئەگەر بچی لێکۆڵینەوە بکەیت تەمانەوە بێ قسەیەکی زانستیمان هەبێت لە ئەنجامی بەحث و لێکۆڵینەوە بچی لێکۆڵینەوە بکەیت دڵنیام لەوەی بەشێکی زۆر لە ڕووداوە ناخۆشەکان کێشە و گرفتەکان یعنی ئەمە تۆماتیکە ڕاستە و خۆ پەیوەندیدارە بەم نەبوونی ئیستیقراریەتە ئابووریەوە و ئاشتی کۆمەڵایەتیش بەشێکی گەورەی پەیوەندیدارە یعنی ئەبێ ئەو کەسانی بڕیاری ئەم وڵاتیان لە بەردەستە لەوە زیاتر مجازەفە نەکەن ئەمە مجازەفەیەکی زۆر گەورەیە مامەڵەکردن بەم جۆرە لەگەڵ دۆخی دارایی هەرێمی کوردستان چونکە دۆخی دارایی و لێکەوتەکانی بۆ خەڵک هیچ کەس ناتوانێت تەوەقوعی بکات تۆ تەماشاکە ڕووداوی زۆر نەخوازرا و لە وڵاتان ڕووی داوە لە ئەنجامی ئەو فەرامۆشکردنە و هەولێر مەسەلەن بێدەنگترین شاری کوردستانەوە نییە دڵنیا بە لەوەی ئەگەر حکوومەت بەم جۆرە بێ و سیاسەتی بەڕێوەبردن بەم جۆرە بێ هەولێر شوێنێکی ئارام نییە بۆ هیچ کەسێکی دەسەڵاتدار دۆک شوێنێکی ئارام نابێت ڕاستە هێندێک جار سیاسەتێکی چەپاندن و سەرکوتکردن و گرتن بەسەن لەوەچێ هێندێک بێدەنگی بشکێنێت بەس تۆ تەماشاکە لە ئەنجامی گرتنی 39 کەس لە سنووری پارێزگای دۆک ئێستا دەنگی پارێزگای دۆک لە هەر کاتێکی تر بەرزترە و لە عایلەیە کەسێکی گرتو ئێستا لەو عایلە و خزمانە نزیکەی 15 کەس قسەیە کارەق نەگرێ بۆیە ئەم سیاسەتە هەڵەیە ئەبێ ئەو کەسانی دەسەڵاتیان لایە بڕیاریان بەدەستە لە لووتکەی دەسەڵاتە بەخۆیان ناپچنەوە وەقفەیە بکەن لەوە زیاتر خەڵک ڕوبەڕووی ئەم دڵەڕاوکێ و نائیستیقراریەتە نەکەنەوە و بیرێک لە ئایندەی ئەم میلەتە بکەنەوە زۆر سپاس وەی بەڕێز گوڵپی ئەندامی ژنی دارای پەرلەمانی کوردستان سپاس کاکزانەی بەڕێز بینەرانی خۆشەویست بە هیوای ئەوەی کە
وەکو مامۆستا عومەر وتی هەموو فەرمانبەرێک و موچەخۆرێک موچە وەرەگرێ و هەواڵی ناخۆشی داراییش نییە لە هەرێمی کوردستان ئینشاڵڵا ناشبێت بە هیوای ئەوەین هەموو لایەکتان ساغ و سەلامەت بن ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ. سپاس.